ئەوانەتی ئەمساڵ بە دیاریکراوی لە ناوچەی ئارکتیک سێرکڵ لە فینلەندا بەڕێوە دەچێت و کە پێناچێ خەونەکانی مەلەوانێکی لە خۆرێکی پرشنگدار و لمی نەرمی کەناری دەریا و ئاو هەوایەکی گەرم تێدا بەرجەستە بکرێت. پاش سەرکەوتنیان لە ئۆلۆمپیای زستانی سۆچی لە رووسیا، تیمێکی پێکەرتاشی رووسی بەشداری فیستیڤاڵی ئەمساڵیان لە شاری هاربنی چین کردو. بە دروستکردنی مەشخەڵی ئۆلۆمپاد لە بەفر توانیان خەڵاتی یەکەمی فیستیڤاڵەکە بەدەست بێنن. چلەمەی پێشانگای یاریەکانی مناڵان لە هۆنگ کۆنگ دەرفەتێکە بۆ نمایشکردنی نوێترین بەرهەمەکانی تایبەت بە یاری مناڵان کە تێدا نوێترین تەکنەلۆژیایان تێدا بەکارهێناوە. وێزگە وەک هەمیشە بە هەواڵە سەیر و سەرنجڕاکێشەکانی لەم بەرنامە نوێدا میوانتان دەبێت. بەرنامەی وێزگە ئێوارەی هەینی کاتژمێر 6:30.